وەک هەموو ساڵەیە کوردانی کەرکووک بە جلوبەرگی ڕەسەنایەتیەوە لەسەر قەڵای دێرینی کەرکووک مەشقڵی نەورۆزیان داگیرسان و جەژنی نەورۆزیان پیرۆز کرد. وەکو کەرکووکیەکان هەموو ساڵێ ئاگری نەورۆز لەسەر قەڵای کوردانی شاری کەرکووک دەکەینەوە و پەیامێکمان هەیە ئاشتی و برایەتیمان قبوڵە لە شاری کەرکووک، بەڵام تعداش لە کەس قبوڵ ناکەین. ئەمڕۆ بە ئاڵای کوردستان بە ئاڵای کوردستانە هەمومان بە یەک دەنگهاتنەوە بەبان قەڵای کەرکووک ئەم یاتە هەموو سا بە دڵخۆشی بە یەک دەنگە هەمومان بژی کوردستان بژی کورد و کوردستان. پەیامی سەلماندنی کوردستانیەتی کەرکووکە قودسی کوردستان کە هەواڵی خۆشەویست و بەڕێز و نووری چاومان مام جەلال فەرموویەتی و هەر بەم بۆنەیەوە پیرۆزبایی خۆمان ئاراستەی سەرجەم خەڵکی بە شەرەفی کوردستان بەگشتی ئەکەین و بە تایبەتی خەڵکی بە شەرەفی شاری کەرکووکی خۆشەویست. خۆشبەختانە ئیمساڵ وەکو هەموو ساڵەکانی تر گەلی کورد بە یەکڕێزی و بە یەکدەنگی پیشانی هەموو میلەتماندا کە کورد لە کەرکووک زیندۆ و ئاڵای کوردستانمان بەرز ڕاگرت و ئێمەمانەوەی خۆمان سەلمانوو لەم شارەیە. هیوادارم حەزب و لایەنە سیاسەکانی کوردستان ڕێکەون لەسەر پارێزگایشی کوردی لەم شارەیە، بەڵکو شارەکەی ئێمەش نەجاتی بێت. کچان و کوڕانی کەرکووک بە ئامادەبوونیان بە جۆش و خرۆشەوە لە ئاهەنگی نەورۆز لەسەر قەڵای کەرکووکی قودسی کوردستان پەیامی پاراستنی شوناسی کوردستانی بوونی کەرکووکیان بە گوێی نەیارانی کوردادا. کەرکووک هەر بە کووردە و هەر بە کوردەواری شەمێنێتەوە، هیچ کاتێک و هیچ داگیرکەرێک نەیتوانی ئەم شارە داگیر بکە تا ئەمانە بێن ئێرە داگیر بکەن. ئینشاءڵڵە ساڵێکی تریش بەم شێوەیە بەخۆشی شادی یادەکە دەکەینەوە. ئەمڕۆ زۆر هەستێکی خۆشمانەیە کە ئاگرمان لەسەر قەڵای کەرکووک کردوێتەوە، ئامادەیمانەیە لێرە. پەیامی ئێمە ئەوەیە کە کەرکووک هەر کوردستانی و هەر کوردستانی ئەبێنێتەوە. وەکوونەوەیەکی دوا ڕۆژ کوردایەتی کوردستانی خۆمان دەسەلمێنین و لە دوا ڕۆژدا هەموو ئامانجەکانمان دەگرێت و دڵی مامە شاد دەکەین بۆ ئەوەی هاتوونە سەر قەڵای کەرکووک ئاڵای بەرزی کوردستان ڕابگرین و نارەکان ئاگادار بن کە ئێمە هەر ماوین لە کەرکووک و هەر ئەمێنین. پەیامی ئێمە لەم ڕۆژەیە ئەوەیە کەوا کوردستانی بوونی خۆمان لە شاری کەرکووکە ئەسەلمێنین بە ئاڵای کوردیەوە ئاڵای کوردستانی خۆمانەوە توانیمانە ناسنامەی کوردی خۆمان لەم شارە بسەلمێنین. یادی ئەم ڕۆژە پیرۆزاکەینەوە. بەڕاستی ئەم ڕۆژە پێویستە هەموو ساڵێک بکرێتەوە وەکو هەوێنێکی ئاشتی بۆ سەرجەم کورد و کوردستان. یادی ڕزگارکردنی کەرکووک لە ڕاپەڕینی 91دا و جەژنی نەورۆزی کوردان دوانەیەکی لە یەکدا نەبراون بۆ پاراستنی کوردستانی بوونی کەرکووک. ئەمە پەیامی کەرکووکیەکان بوو لە ئاهەنگی نەورۆزی ئەم ساڵدا. کاروان حەبیب، کورتسات نیوز، کەرکووک.